دۆزەخ لە عیشقا خاڵی لە جەنەت لە دەرد و داغ عاشق لە هەشتیشان نیەتی جێدڵی فەراغ گەر عازمی زیارەتی کەعبەی مەحیبەتی ڕێچاکی دڵ عەلامەتی ڕێ داغ و شوێنی داغ عیشق ئاگرێکە بەربووە هەرکەس دەبێ بە کەس دیارە ئەمڕۆ تایبەتمان کردووە بە یادی کۆچی مەحوی بۆ مەبەستەش میوانداری بیلال کەیوانیمان کردووە شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی سبیانی باش بەخێربێ کاک بیلال بەیانیەوە باش زۆر زۆر سوپاسانەکەم کاک بیلال سەرتا دەمەوێت بەوە دەست پێ بکەم مەحوی چۆن ژیە بەڵێ بنووسە پیری دڵم ئەمری کرد ئیتاعام کرد لە ئیبتیداوە کە بەیتێ مناسیبی دیوان گەدایشی وەکو مەحوی قەلەندەرێکی کورد میسالی پادشەهی فورسە ساحیبی دیوان لە ڕۆژێکی پیرۆزی وەکو ئەمڕۆیە بەڕاستی من خۆم بەلایق و شیاوی ئەوە نازانم قسە لەسەر پیاوێکی گەورەی وەکو مەحوی بکەم چونکە ئەو بەڕاستی شاسواری وەکۆڵێ دنیای فەساحەت و چرایەکی خۆشمەجلیسی دنیای پڕ لە حەلاوەت و تەرزێکی وەکۆڵێ هەرگیز کۆن نەبووی دنیای تەراوەتی و شەعارایی نێو ئەدەبیات و فەرهەنگی کوردیە قسەکردن لەسەر مەحوی بەڕاستی هەم ذاتی ئەوێ و هەم ئەتوانم بڵێم ینی کارێکی زۆر زۆر سەختە لەبەرەوەی کە ئەو پیاوە بەڕاستی پیاوێکی هێندە گەورەیە مرۆڤ ئەبێ غیرەتێکی زۆر زۆر گەورەی هەبێ هەتاوەی کە بتوانێت خۆی لەناو دەریا و معریفەتی ئەم پیاوە گەورەیە ببینێتەوە بەڵام وەکو ئەوەی کە بەڕاستی کاتێککە یوسفیان لە ناو بازار ڕائەفرۆشت ئەو خەڵکەی کە ڕیزیان گرتبوو بۆ کڕینی یوسف پیرێژنێکیش بە کۆمەڵی وردەواڵەی زۆر زۆر بەسیت و وەکۆڵێ کە هیچ نرخ و قیمەتێکی نەبوو وەستا بوو بۆ کڕینی یوسف پیان و دوتیان ئاخر خۆدایە ئەمە هیچ ناکە ئەوی ژووتی ئەزانم هیچ ناکە بەڵام خۆ ئەمەوێ لە کڕیارانی یوسف بم منی شەر لەم بەرنامەیە و لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستە ئەمەوێ لە کڕیارانی یوسف و یەشێک بووم لە شاگردانی ئەو پیاوە گەورەیە مەحوی بەڕاستی خاوەنی ئەندێشە و ڕوئایەکی زۆر زۆر گەورەیە گەر ئێمە جارێ باس هەر لە سەرەتای نەشونەماکردنی ئەم پیاوە بکەین طبعا مەلا محەممەدی کوڕی مەلا عوسمانی باڵخی لە گوندی باڵخی سەر بە ناحیەی ماوەت لەدایک بووە ئەم پیاوە هەر لە مناڵی و لە بەتەمەنی 7 ساڵیەوە لە لای مەلا عوسمانی باوکی قورئانی خوێند و زانستەکانی شەریعەتی خوێندووە دوجار ڕۆیوە بەرە و سنە و سابڵاخ و مەهابات و لێەوە لای مەلا عەبدوڵای پیرەباب مەسەرەن دەرزە شەرعیەکانی خوێند و دوایی کاتێکە هاتۆتەوە لێرە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە ئەم پیاوە ئەوەنە گەورە بووە لە مزگەوتی ئیمام ئاعزەم واتە مزگەوتی ئیمامی ئەبوو حەنیفە لە بەغا بووە بە پێشنوێژ و وتار خوێن لەوێ دوجاری تر سەفەری ئەستەمبوڵی دەست پێ کردووە لەوێ سوڵتانی عوسمانی بینیوە طبعا سوڵتانی عوسمانی وەکو کەسایەتێکی زۆر زۆر گەورە لێ ڕوانیوە نەکرد وەکەوەی کە مەسەلەن شاعیرێکی ئەتیادی بێوی چیتر بەڵکو ئەم پیاوە پێگە و جێگەیەکی زۆر زۆر تایبەت لە دڵی سوڵتانە هەبووە ئەویش بەهۆیەوەی کە گوێی لە کۆمەڵێک وتاری ئەم پیاوە ئەم زاتە گەورەیە ئەبێ لە جێگەیە کە لە ئەستەمبوڵ مەسەرەن وتاری جومعە ئەو ڕۆژە مامۆسای تایبەتی ئەو جێگەی لەوێ نابێ و مەحوی هەڵەسێ وتار ئەدا لەمەوە عەلاقەتە دروستە بێ ئەم پێگەیە بۆ مەحوی دروستە بێت تەنانەت سوڵتانی عوسمانی داوای لێکە کە هەر شتێکت بوێ بۆت بکەم بەڵام ئەو هەموو شتانە ڕەتەکاتەوانێ و تەنها باسی ئەوە کاکاڵێ من تەنها ئەوم پێخۆشەکە حوجرەیەکی گەورە مەدرسێکی گەورە لە سلێمانی بۆ فەقێکانمدا بمەزرێ ئەوە طبعا ئەوەیە کە ئێستا لە خانەقای مەحوی ئەو خانەقایی بۆ دروستەکرێ و لەوێ مەحوی درێژە بە دەرزوتنەوە و وانەوتنەوەی خۆی ئەدا بە فەقێکانی بەڵێ کاک بیلال شعرەکانی مەحوی خوانە چەند تەوەردا دەبینەوە چەند تەوەری جیاواز لە خۆ دەگرێت شعری زیاتر لەسەر چ بابەتێک نووسیوە سەرنجی لەسەر چ بابەتێک هەبووە هەڵبەتە ئەگەر ئێمە بچینە ئەو وردەکاریەوە بڕاو کە نازانم کاتی بەرنامەکەمان
لەوە ناچێت ئەوەندە زۆر بێ هەتاەوەی کە من بتوانم بەڕاستی بە تێر و تەسەلی باس لە ئەندێشە و ڕوویەکانی مەحوی بکەم یان باس لەو باگراوندە معریفیەی مەحوی بکەم کە بۆ شتە جیاوازەکان هەی بووە. یعنی ئەم پیاوە کۆمەڵێک ینی شتی زۆر تایبەتی دروست کردووە لە ئەندێشە و ڕوئیا و جیهان بینە تایبەتەکانی خۆیان کە هەر لە سەرەتاوە ئەگەر غەزەلی یەکەمی مەسەلەن قەسیدەکەی خۆی وەربگرین لەم بەحری فتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دامێنی با خوددا بگرە بەردەنا خوددا بێ کەس منم کەسێکە لە زمانم بگانیە هەمدەم خوددا نەناسن و دەم پڕ لە خوددا لە سەرەتای غەزەلەکەیەوە ئەم پیاوە باسی شتێکی زۆر تایبەتەکە بە جددی ئەویش ئەوەیە کە هەم یعنی هاندانە و هەم نەقدە لە ئەهلی عیرفان و لە ئەهلی تەسەوف و لە ئەهلی دنیا بە شێوەیەکی گشتی ڕویان تێکاو ئەڵێ لەم بەحری فتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دامێنی با خوددا بگرە بەردەنا خوددا ئەڵێ ئەم دنیاە وەکو دەریایەکی پڕ لە ئاشوب و پڕ لە کێشە و پڕ لە ناشرینیە ئەڵێ بۆ ئەوەی کە لەم دەریایە ڕزگارت ببێ دامێنی باخودا بگرە بەردەنا خوددا جا لە نێوانی باخودا و ناخودایە چەندین لێکدانەوە هەیە مەسەلەن مەحوی ئێوێ بڵێ باخودا یعنی ئەوانەی کە مەسەلەن لەگەڵ خوایان ئەوانەی کە مەسەلەن بەس خوا سنتەری تەواوی ئیش و کار و ئەوەیان و تەواوی ئەعتیمادیان بەستەنها لەسەر خوایە ئەڵێ بەردە ناخودا یعنی کەشتێوان یعنی ئەوەی کە مەسەلەن لەناو ئەم دەریایە ئەم کەشتیە ئەڵێ کەشتێوان هیچ حکمێک و سەیتەڕە و هینێکی بەسەر ئەم کەشتیایە نییە لەناو ئەم دەریایە ئەوەی کە ئەیجوڵێنێت تەنها خوا خۆیەتی ڕاستە ئەمان کەشتێوانن یعنی ئەڵێ تەواوی دنیا بۆ ئینسان ئەوەیە کە بە معنای کەلیمە بۆ ئەوەی کە لە ناو ئەم دەریای پڕ لە ئاشوب بە ڕزگاری ببێ لە ناو دنیاە هەمیشە لەگەڵ ئەهلی دڵا بێ هەمیشە لەگەڵ ئەهلی خوایە بێ بۆ ئەوەی کە لە ناو فتنەی ئەم دنیا پڕ لە ئاشوبەیە ڕزگاری ببێ دواییش لە شوێنێکی دیکەیە شتێکی زۆر جوانتر ئەڵێ مستەغنیە لە منی سەفینە و سەفینەوان ئەڵێ ئینسان ئەگەر عاشقی ڕاستەقینە بێ منەتی نە سەفینە کۆڵە نە کەشتی نە کەشتێوان هەڵناگرێ بۆ لەبەرەوەی کە ئیشی بەمان نییە ئیشی ئەم تەنها لای خوایە مەحوی ینی هەر لە سەرەتاوە یەک جارێ پێش هەموو شتێ لە ڕووی بابەتی عەقیدەیەوە ئەوێ ئیش لەسەر ئەوە بکە کە بڵێ کاکە ئەگەر تۆ ئیمانداریشی ڕاستەقینەی ئیمانداری شەرتی یەکەمی ئەوەیە کە تۆ بەغەیری خوا هیچ شتێک لە ناو دڵتانە بێ وەکەوەی کە مەسەلەن لە یەکێک لە شعرەکانیان زۆر جوان ئەڵێ دەزانی جیفەیە دنیا کە دەحەیفە وەکو سەگ ئەم شەڕ و شۆڕە لەسەر لاک لە دڵدا خەڵک و خوابوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاک و ئیاک ئەڵێ کاتێک کە تۆ نوێژەکە یەڵی ئیاکە نەعبود و ئیاکە نەستاین معقول نییە ئەم ئیاکەیە کە لە ناو دڵی تۆ هەم خواش هەبێ ئەم خەڵکیش یعنی زۆر تەرکیزی لەسەر ئەوە کردوتەوانێت کە ئەڵێ ئینسان کە هاتە ناو ئەم مەیدانی تەسەوف و معریفەتی عیرفانە ئەبێ بەڕاستی بە معنای کەلیمە خۆی مەحو بکاتەوە ئاخر مەحوی ئەگەر باز هەر لە نازناوەکەشی بکەین سەرەتا ناوی مەشوی بووە باشە مەشوی یعنی سوتاو بەڵام گەیشتۆتە مەقامێکی تر مەقامێکی بەرزتر خۆی نازناوەکەی کردووە بە مەحوی لە بەرەوەی کە ئیتر من لە بەرامبەر مەعشوقا ئیتر هیچ نیم وەکەوەی کە مەولانا بۆ ئەوەی کە مەسەلەن ئینسان لە بەرامبەری مەعشوقەکەی خۆیان ئەبێ هیچ نەبێ ئەبێ وەکوڵێ بەس تەنها ئەو هەبێ بۆیە مەولانا ئەڵێ عاشق لە دەرگای ماڵی یاریدا و ئەویش لەو دیوی دەرگا وتی چێ وتی منم وتی بڕۆدەی شوێنێک نەماوە بۆ تۆ دوای ڕۆشت و کوڵا و برژا و سوتا و پێگەی و تێگەی دوای هاتەوە لە دەرگایدا ئەم جارە مەعشوق وتی چێیت وتی ئیتر ئەوەیشی لە دەرەوەی دەرگاکەیە هەر تۆیت لەبەرەوە مەسەلەن عیشق لە بابەتی عیرفانە لای مەحوی پانتاییەکی زۆر گەورەیە بەچی دەست پێەکە بە مەحوکردنەوەی خۆت مەحوکردنەوەی خۆت یعنی چی یعنی تەواوی ئەو ئارەزوو مەلەزات و ئەو خۆویستی و خۆپەسەندی و ئەو تەماعکاریەی کە لە ئینسانە هەیە نایەڵێ مەسەلەن ئینسانیانە مامەڵە بکە نایەڵێ مەسەلەن جوان ببینێ ئەبێ بە یەک جار هەموو ئەمانە لە ژیانی خۆتا مەحو بکەیتەوە بۆ ئەوەی کە ببیتە
ئینسانی بما هو ئینسان. زۆر باشە. مەحوی شعرێکی نووسیوە بەو پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ، بەڵام تەواوی نەکردووە. پێمان خۆشە چیرۆکی ئەم شعرە لە زاری بیلال کەیوانیەوە ببیستین. وەڵام من لە خزمەتانان ببورن ئەوەم بێخودە مەحوی نییە، لە خزمەتانان بۆتان باسەکەم هەڵبەتە بێخۆت حتا یەکێکە لەو پیاوە گەورانەی کە لە وڵاتی کوردەواری ئێمە بە حەسانی کوردی ئەناسرێت، بێخۆت شەوێک طبعاً ئەوێ شعرێک بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بنووسێ، لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەنە گەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من، ئاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من، یاخۆ بە چ شاخێکەوە گرساوە دڵی من. طبعاً ئەم شعرە ئەنووسێ و بەڵام شعرەکەی بۆ تەواو نابێ خەوی لێ ئەکەوێ. دوجار کاتێک کە ئەڕوا بۆ مزگەوت بۆ ئەوەی کە نوێژی بەیانی بکە، پیرە پیاوێک کە ئەهلی مزگەوتەکەی بێخود بووە، یەت بەرەو پیری و پێڵێڵێ وەڵاهی ئەم شەو من خەوێکم بە پێغەمبەرەوە بینی درود و سەلامی خوای لەسەر بێ، ئەهات بۆ لای تۆ، یعنی پرسیاری ئەوم لێ کرد کە بۆ کوێ ئەچی، وتی ئەچم بۆ لای بێخود، بەڵام تۆزێک ڕێی کرد ئەوە نەمزانی هەنگاوەکانی وە کۆڵێ وردە وردە خاو بوونەوە و گەڕایەوە بەرەو دواوەڵێ پرسیارم لێ کرد، وتم چی بۆی پێغەمبەری خوا نەچووی بۆ لای؟ ئەڵێ ئەویش ئاوا دەستێکی بەرز کردوانی و هیچی نەوت. ئەڵێ بێخود دەستی کرد بە گریان و وتی ئای وەڵاهی ئەم شەو خەریک بووم شعرێکم بۆ ئەوە نووسی، بەڵام لە نیوەیە خەوم لێکەوت و بۆم تەواو نەکرا، دوایی دەسەکا بە تەواوکردنی ئەویشەڵێ مەسەلەن بۆچی نەڕژێ سەیلی سروشکم وەکو باران، بۆچی وەکو یعقوب نەبمە شوهرەی شاران، لەو یوسفە پرسیومە لە بێگانە و یاران، هەرگیز نییە سۆراخی لە هیچ لاوە دڵی من. ئەڵبەتەوە بە عشق و مەحەبەتی بێخودەوە جینابە بابەتەکەمان مەحویە. بێگومان مەحویش هەر بە هەمان شێوە بۆ چوونی هەبوو شعری هەبووە لەبارەی پێغەمبەرەوە. گومانی تیانە بە تەکید مەحوی نەکەر ئەوە، یعنی قەسیدەی يعني لاي العربة هر شتێک بە مثلا ئەلف و نون کۆتایی پێبێ پێوترێ قەسیدەی نونی، قەسیدەیەکی نونی زۆر زۆر بەرز و ئەوەی هەیە، وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر و علم الله سبحانە، وصلى الله على ئەو حەضرەتەی صاحب کەماڵاتە کە ئەخلاقی پەسەندیدەی جەنابی حەی مەنانە، چرایەک نوری بێ چوونی مومیدی بێ ئەبێ وابێ، چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە، تعالى الله بدو دهبو كهردو عالمي داقر بنازم بم كمالي عزم وحزم وشوكة وشانة. طبعا زور زور قصيدك باسي خوي أكا باسي أصحابك باسي بيغمبرك حتى باسي علوي مرتبي بيغمبرك كتشن برزة تەنانەت ئەڵێ من ئەوەندە لەبارەی بەرزی و بەرزڕەفتاری ئەم پێغەمبەرە و گەورەی پلەپایی ئەو لای خوا ئەوەنە ئەزانم، ئەڵێ ئەگەر بۆتان باسکەم ئەترسم بەردەبارانم بکەن، ئەڵێ علووی مەرتەبەی گەر بێت و شەمەیەکت تێگەێنم من دەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە. ئەوانەی کە مەسەلەن وا هەستەکەن کە لە پێغەمبەری خوا زۆر زۆر باش تێگەیشتون و بەڵام هیچ تێنەگەیشتون لێ، ئەڵێ بەڕاستی ئەگەر من باسی گەورەی ئەم زاتەیە بۆ ئێوە بکەم ئەترسم بەردەبارانم بکەن ئەوانەی کە لێی تێنەگەیشتون. مەحوی یعنی پیاوێکی تایبەت بووە، پیاوێک نەبووە مەسەلەن هەر تەنها لە بواری دینیا شارەزایی هەبوو بێ، بەڵکو بە پێچەوانەوە پیاوێک بووە لە تەواوی علومەکانی تری وەکو فەلەکیات و ڕیاضیات و هەموو ئەمانە بەڕاستی قیمە بووە. یعنی من حەزەکەم سەرگوزشتێکی خۆش بۆ ئەم بابەتە بیژێڕمەوە. بەداخەوە ئێمە ینی مامۆساکانمان یان بڵێن زانایانی ئاینیمان لە چاو جارانە بەڕاستی ینی هەستەکەی نەقسی زۆریان پێوە دیارە، چکە ئەوان بەڕاستی کۆمەڵە خەڵکانێک بوون لە ناو علم و معریفەتی تەواوی، یعنی مەسەلەن علم و زانستە جۆر بە جۆرەکانە ئەسپی خۆیانیان تاوداوە، یعنی تەنانەت لە زۆربەی زۆری ئەو بابەتانە وەکوڵێ ها سوارچاکی یەکەم بوون، بەڵام بەداخەوە ئێستا ئەوە نابینی. یعنی جاران مامۆسای هەر جێگەیەک علمی ئەرقامی ئەزانی، یعنی لە بەرامبەر هەر پیتێکە لە زمانی عەرەبیە بەهاکەی ژمارەیەکە، بەم ژمارەیە لێکدانەوەیان مەسەلەن بۆ کەسایەتیەکان کردووە، بە تایبەتی ئەو کەسانی کە ویستویانە مەسەلەن وەکوڵێ هاوسەرگیری بکەن، چوونەتە لای ئەم مامۆسایە بە پێی حروفی ئەبجەدی لێکدانەوەی بۆ کردوون ئایا
هەر بەڕاست تەبیعی ئەم دوو ئینسانە ئەتوانن بخۆن بە یەک بۆ ئەوەی کە دوای 4 ڕۆژ بەیەکەوە نەبوون دوای تەلاق و ئەم ئەوانە کوێتە بینیان یعنی ئەگەر گونجابێ پیرۆزباییان لێ کردوون ئەگەر نەگونجابێ پیان وتون توانە بڕۆ بە دوای کەسێکی ترا بگەڕێکە مەسەلەن بگونجێ بۆ حیاتی تۆ یعنی ئەمان زۆر شارەزابوون لەو بابەتە بۆیە ئەو زەمانە من تەسەورەکەم یعنی تەلاق و جیابوونەوە و ئەمانە زۆر زۆر کەم بووە بە تایبەتی لە ئێستاە کە ئەوەنە زۆرە ئێمە ناتوانین یەکتری دەرەکەین ناتوانین ڕۆحی یەکتری بخوێنینەوە بەهەرحاڵ ئەم پیاوە کابرایەک یە بۆ لای پێڵێ ئەڵێ قوربان خوا مناڵێکی یاوینە تێ ناوی بنێم چی ئەویش هەر بە ئیمای ئەم عیلمی ئەرقامە مەسەلەن جوابیاتەوە ئەڵێ من لە یەکدا یەک دەبینم چل لە دوودا دە لە سێ منهجی عشقی حقیقی نون و پەنجای جێبەجێ کابرا شتێ گاڵێ مەسەلەن ناوی بنێ چی دەکەم لە کاتێکە ئەم تەنها بە ژمارە قسەی کردووە ئەڵێ ئەجارە پێش هەموو شتێ پێڵێ ئەمە 4 پیتە یعنی ئەم ناوەی کە من بۆم هەڵبژاردووی کوڕیان بووە تەمان ئەڵێ من لە یەکدا یەک دەبینم چل لە دوودا دە لە سێ منهجی عشقی حقیقی نون و پەنجای جێبەجێ ئەڵێ من لە پیتی یەکەمیا ژمارەیەک ئەبینم لە پیتی دووهەمیا ژمارە 40 ئەبینم و لە پیتی سێهەمیا ژمارە 10 ئەبینم پیتی ئەخیریشی 50 بۆ ئەبێ ئیتر کابرا زانیوێتی مەسەلەن ناوی بنێچی و بەو شێوەیە کە ڕۆیوە ناوی ناوە ئەو شتەجان بۆیە نایڵێم بۆی کە بینەرانی خۆشەویستیش بەدوایە بڕن بزانن مەحوی ئەو ناوە چی وە لە بینەران لە ئەو کوڕەی ناوە بەهەرحاڵ یعنی بەڵام من دوای بەرنامەکە لێتە پرسمەوە لە خزمەتانە مەبەستم چییە ئەم پیاوانە بەڕاستی شارەزاییەکی زۆر زۆر تایبەتیان هەبووە یعنی حتا تۆرە شعرێکە هین خوێندوێ نووسیوێتی مەحوی خۆی باشە ئەوەی کاڵێ دەوری چاوێکی ئەمڕۆداوە سەد مەوجی بەلا دین و دڵ یەغما ئەکەن چاریکەن ئەی شێخ و مەلا لە ئەخیرا باسی چیەکە باسی ڕۆژی وەفاتی مەولەویەکە یعنی لەگەڵ مەولەوی مەولەوی زۆر خۆشویست بووە و هەمووکو وەفاداریەکیش بەرامبەر بە مەولەوی ئەم هینەی بۆ ئەنووسێ ئەڵێ ببورن ئەڵێ طبعا لەو شعراکە کە ئەڵێ وەسیەتی مەجنونە هەر کەس دەردی دنیا عارە بۆی خۆ بکە وەک من بە دەردی عشقیارێ مبتەلا ئەڵێ ئەوانەی کە مەسەلەن ئەها دنیا بۆتە عیبە و عار بۆیان بە دەردی دنیاوە زۆر زۆر گرفتار بوون و ئەشیانەوێ مەسەلەن لە دنیا دوورکەونەوە ئەڵێ کاکە بڕۆن وەکو من خۆتان مبتەلا و جیرۆدەی دەردی یارێک بکەن یارێک بگرن بۆ خۆتان ئەم یارە چکە ئەو پێی وایە عشقی ڕاستەقینە تەواوی ئازادی بە ئینسانە بەخشێ یعنی ئەڵێ ئێوە بەغەڵەت تێگەیشتون کەوا ئەزانن مەسەلەن کاتێک کە ئینسان عاشقە بێ ئیتر ئەچێتە ئەسارەتی کەسێکەوە نا بەعەکسەوە ئینسان لە عیشقا تەواوی ئازادی وەرەگرێ وەکو یەکێک لە شاعیرەکان ئەڵێ لە زیندانی ئەوینە ئەڵێ لە زیندانی ئەوینە سەرفرازم من لەلام ئازادیە گەرچی ئەسیری گوڵعزارێکم لە ئەم بابەتە جا قسەکەم لەسەر چی بوو هەر لەسەر ئەو بابەتی حروفی ئەرقامە لە ئەخیرا مەحوی ئەڵێ چی ئەڵێ مەحوی ئەم شەو ئەو پەریشێوەی دیوە دەبێ بۆیە ئەمڕۆ مەولەوی کەوتۆتە حاڵی حەلوەلا دەتەوان مەولەوی مەبەستی مەولەوی تاوگۆزی خۆمانە ئەگەر بە زمانی فارسین و ڕێنووسی کوردیانەی فارسیانەی جاری کە لە کۆنا پێی نووسراوە مەسەلەن بۆ نمونە ئەمڕۆ ئەلفەکە بەس بە ئەلفی عەرەبی نووسراوە ئەمڕۆ بۆیە مەولەوی کەوتۆتە حاڵی حەلوەلا ئەگەر بینی ئەمە بگۆڕی بە ئەعداد بیگۆڕی بە ژمارە ڕێک ئەکاتە 1300 هیجری کە بەرامبەرە بە 1982 زاینی مەولەوی لەو ڕۆژەیە مەحوی چی ئەڵێ لەوە ئەچێ ئەم شەو مەولەوی چاویە بە عەمبەر خاتون کەوتبێ و ئێستا حاڵی کەوتۆتە حاڵی حەلوەلا حاڵی حەلوەلا یعنی مردن بۆیە هەر لەو ڕۆژەشە مەولەوی وەفاتی کردو لە دنیاە دەرچووە ئەم تەنانەت بە نووسینەکەی ڕۆژی وەساڵی وەفاتەکەی نووسیوەتەوە کاک بیلا دەکرێت بڵێن ڕوئیا و تێڕوانینی مەحوی شاعیر جیاوازتر بووە تایبەتتر بووە ئەم شەوای کردووە زیندوو بمێنێتەوە گومانی تیانە ئەوان یعنی هەمیشە کەسانێک بوون کە توانیویانە بەزمی حزوریان هەبێ یعنی چۆن یعنی هەمیشە
ئامادەیان لەگەڵ معشوقی ئەزەلی و نیگاری ئەبەدی خۆیان هەبووە یعنی هەمیشە بەدڵ ژیاون لەگەڵ ئەوەی کە یعنی لۆمەی خۆیانیان کردووە مەسەلەن ئەسڵەن ئەگەر بەو شێوە عاشقێکی جوان و ڕاستەقینە و وەکوڵێ وەکو مەجنون نەبوو بێتن یعنی لۆمەی خۆیانیان کردووە لەو دەرگایە ئەسڵەن مەسەلەن لە جێگەیەکە ئەوەنە جوان ئەڵێ چ شۆخە ئاگرم تێبەردەدات و پێم دەڵێ یا شێخ بە خاشاکی دەوت شعلە عەسامە دەستی پێدەگرم یعنی لە شوێنێکی ترە ئەڵێ مەسەلەن کە من مشتێ چڵ و چێوم بەچی بم کەڵکی شێگرم یعنی هێشتا هەر مەسەلەن ئەها لۆمەی خۆیانیان کردووە کە پێچە عاشقێکی ڕاستەقینە نەبوو بێتن لەمەوە بابین یعنی ئەم پیاوە پیاوێکی دژەباو بووە دژەباوی سەردەمی خۆی بووە من لە زۆر شوێن ئەم بابەتەم باس کردووە یعنی مەحوی بەڕاستی نەهاتووە تێکەڵاوی کۆمەلگا بووە بەڵام نەهاتووە خوڵق و خۆی کۆمەلگا بگرێ نەهاتووە وەکو کۆمەلگا مامەڵەکان نا ئەم لە جێگەیەکە وەسا وردە وردە کۆمەلگای هێناوە بەلای خۆی کە ئەمە زۆر زۆر مهمە تا کاری تەواوی پیاوە گەورەکانی شەر ئەمەیە لە مێژووە یعنی مەسەلەن بۆ نمونە مەحوی ئەڵێ بەبێ بەزمی حزوری تۆ حرامم کردووە بادە نەوەک بشکێ بەنەش ئەیمەی خوماری دەردی بێتۆیی لە میحنەت خانەکەی مندا بەبێتەوە هەر برا ڕۆیە کە جارێ ئێوە ناپرسن لە من بۆچی برا ڕۆیی ئەڵێ بەبێ بەزمی حزوری تۆ من حرامم کردووە با دەجات تۆ سەیری کە ئەم پیاوە چۆن بابەتەکەی عکس کردوێتەوە یعنی دژەباوی سەردەمی خۆی بووە ئەڵێ ئەگەر لە خەڵکیشان بپرسیایە لە سەردەمی مەحوی و ئێستای شەروایە ئەڵێن کاکە تۆ بۆچی مەسەلەن مەشروب بەخۆیتەوە ئەڵێ کاکە وڵی مەسەلەن بۆ نمونە خەفەتمە ئیترێکە خەفەتی معشوقەکەیەتی مەسەلەن ئێتریەکە خەفەتی ماڵ و سامان و سەروەت و چوزانم ئەو کێشە و ئاریشە جۆر بە جۆرانی کە مەسەلەن لە ژیانی دنیای ڕوبەڕوویە بێتەوە ئەڵێ کاکە لیان پرسیوە تۆ بۆچی ناخۆیتەوە کە مەسەلەن ئەوە هاچۆن ئەڵێ معشوق بووە بە دەردێکی گەورە لای تۆ ئەڵێ بەبێ بەزمی حزوری تۆ حرامم کردووە بادا نەوەک بشکێ بەنەش ئەیمەی خوماری دەردی بێتۆی خەڵک بۆیە ئەخواتەوە بۆ ئەوەی معشوقی لەبیر بچێتەوە ئەڵێ من بۆیە ناخۆمەوە بۆ ئەوەی کە هەمیشە لە حزوری تۆ ئابم بۆ ئەوەی کە هەمیشە تۆ وجودێ هەبێ لای من دەتوەرە سەیری کە ئەم شتە چەند عکسە لە لەحزەیەکە لە خۆیان ڕانەبن تەنانەت ئاواتە خوازی ئەوەش بوون لە خەوێکە بە معشوقەکەیان بگەن مەسەلەن تەنانەت ناوهێنانی معشوق لای ئەوان بووەتە ئەوەی کە ینی هەموو شتەکانی گۆڕیوە مەسەلەن ئەڵێ هەتا ئەو ناوە پاکەم کردەوی دی زیکر و فکری ڕۆژ و شەو هەناسەم بۆنی میسکی گرتووە لێوم شەکەربارە بەیومنی ئەو بەهارە پاییز و زستان و هاوینم کە هەرگاهێ بکا بەحسی گارگاهێ بکەم بەحسی لە دەورم گوڵ بە خەروارە ئەڵێ ینی هەناسەی ئەو ینی بەس تەنها هەناسەی مەحوی ئەڵێ بەناوهێنانی بۆنی میسکی گرتو یعنی ئەوە بۆنی خۆش بووە بەس تەنانای معشوقەکەی خۆمم هێناوە بە دولێو دوایی ئەڵێ بەیومنی ئەو بەهارە پاییز و زستان و هاوینم لای ئەو هەموو فەسڵەکانیش هەر بەهارە بۆ لە بەرەوەی معشوق هەیە بۆیە لە بەرەوەی کە کاتێ معشوقەیە ئیتر نیگەرانی نییە ئیتر خەم و خەفەت نییە ئیتر ناڕەحەتی نییە وەکو ئەڵێ یعنی کە ئەڵێم نیگەرانی نییە بۆ لە بەرەوەی کە ئەم تەنها و تەنها نیگەرانی شتێکە کە خەڵکی تر نیگەرانی نین ئەم تەنها وەکوڵێ نیگەرانی یەک لاکردنەوەی معشوقە بووی هەموو ئەوەی کە ئەیبینێ لە ژیانی ڕۆژانە و تەعاملکردنی ژیانی ڕۆژانی خۆیان هەر معشوقە و هیچی تر وەکو چۆن مەسەلەن وەفایی لە یەکێک لە شعرەکانی ئەڵێ تا دڵ نەسووتێ دەم بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەد ناگا بەشەم ئاوایە ڕێگەی عاشقن یعنی ئەگەرەتەوێ وەکوڵێ ڕێبوارێکی سەرڕاست و چاک و پاکی ئەم ڕێگەیەبی بەڕاستی ئەبێ عاشق ئەبێ مەجنون بی بڵێ مەحوی لە خۆشەویستیدا بۆ خوا چی وتووە طبعا لە خۆشەویستیە بۆ خوا هەر زۆربەی زۆری غەزەلەکانی هەمووی هەر خۆشەویستیە بۆ خوا یعنی ئەم پیاوە ئەگەر بۆ نمونە بیتە سەر یەکەم سێهەم غەزەلی لە دیوانەکەیە ئەرێ دڵ بێ شەرابی لە علی گوڵ ڕەنگت لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەندانە بێ بولبول لە چڵ چ بکە کاڵ گیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقی حەزرەتی پەروانە دڵ چ بکە جا لە جێگەیەکی ترە ئەڵێ پەروانە بە بولبولی وت کە بول فضول
ئادابی عیشق سووتانە نەهول لە هول ئەو ئەڵێ چی ئەڵێ ئینسان ئەگەر عاشق بێ ئەبێ هەمیشە بێدەنگ بێ نابێ وەکو بولبولی بەرەبەیان کاتێککە گوڵێگە بینێ ئەی کابە هات و هاوارێک و ئەخوێنێ و بەڵام ئەگەر گوڵێکی جوانتریشی بینیە چە بۆ لای ئەویش بە هەمان شێوە خوێنێ نەقدی ئەم حاڵەتانەی کردووە ئەڵێ تۆ موحید هەر دەبێ هەر یەک ببینێ هەر لە یەک دەدوێ یعنی ئەگەر ئیمانداری ڕاستەقینە و موحیدی ڕاستەقینەی ئەبێت تەنها قسە و باسە هەر لە یەک بێ هەر ئەبێ لەباری ئەو یەکەشەوە بدوێ بۆیە مەسەلەن یعنی حتا مەحوی زۆر گاڵتەی کردووە بەوانەی کە عاشقێکی ڕاستەقینە نین لە ڕێخوایە طبعاً هینێکی زۆر جوانی هەیە بەڕاستی یعنی ئیبداعێکی زۆر زۆر گەورەی کردووە مەحوی هەرچەند من ڕاستی ئەمەم لە شێخی سعدیش بینیوە شێخی سعدیش مەسەلەن ئەم شعرەی هەیە کە ئەڵێ ئەی بباڵە چون سنەوبەر وەی بلە چون ڕێو هێ زوڵفداری هەمچوو عەمبەر لە بچوشین و کاف و ڕێ ئەڵێ ئەم هاتووە شتێکی تری لەسەر ئەم نەزمە داناوە طبعاً بە حرف کۆتایی پێهێناوە بەڵام معنای ئەو حرفەی لە بەیتی دووهەما لە میسڕعی دووهەما جارێکی تر دەست پێ کردوێتەوە مەسەلەن ئەڵێ خەڵی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ باشە هەر لە جامەی سەبزە چێ بۆ غەین و نون و چێ و هێ یەکسەر بەچی دەستی پێ کردووە یعنی غونچە دێڕەکەی دوای ئەو ئەڵێ غونچە بازاڕی نەزاکەت داری و تەنگیشکان هەرکە زاهیر بوو لە دەوری باغی حوسنت لام و بێ یعنی چی یعنی لێو لەب شەکەر تاکەی لە حەسرەت داغی مشکینت دڵم داغدار و خەستە بێ وەک لام و ئەلف و لام و هێ یعنی وەکو لا لە ڕوخسارم لە سایی ئەشکی خوێنین ڕەنگەوە چونکە ڕووسورم لە قاپی عین و شین و قاف و تێ جا لەوایە دەڵێ چی ئەڵێ عیشق دەیجانە منی ڕسوایی عالم کردووە چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تێ و هێ یعنی بۆ ئێستا ئەڵێ ئێستا بۆ لاف و گەزاف هەر کە زەبینی عاشقە ئێستا بۆ لاف و گەزاف هەر کە زەبینی عاشقە بەڵام نەک هەموو کەس گیان فیدا وەک میم و حێ و واو یێ ئەڵێ هیچ کەسێ وەکو مەحوی گیان فیدای دولبەر و معشوقەکەی خۆی نییە ئەوەی کە ئێڵێن تەنها و تەنها قسەی سەر زمانیانە و نەگەیشتۆ بە ڕۆحیان تەنانەت میکیش وەکو مەحوی ئەسڵەن نەیویستووە یعنی چاوی بە سیمای معشوقەکەی بکەوێ ئەو ڕۆحی معشوقەکەی ویستووە یعنی لە ئێستای ئێمە ئەم هەموو جیابوونەوەیە بۆ چییە ئەم هەموو لێکترازانە هۆکارەکەی چییە هەر هەمووی ئەوەیە ئێمە تەنها و تەنها دیوی دەرەوەی مەسەلەن بەرامبەرەکەمانە بینین کاتێ ئەم دیوی دەرەوە ژیانی مادیات کاتێک کە زەمن بەسەریاتی ئەپەڕێ بە پێی زەمن ئەم ڕوخسارە ئیتر وەک وەڵێ ها تێگەچێ ناشرین ئەبێ چرج ئەبێ ئەم جەستە بەم هەموو خۆڕاگریەوە لە توانایە نییە بڕوا بگۆچانێکەوە خۆی ئەگرێتەوە یعنی هەموو ئەم شتانە کاتێک کە بە زەمن کاتێ بەسەریا ئەڕوا و گۆڕانکاری تیا دروستە بێ لای عاریفان بە تایبەتی لای مەحوی ئەڵێ بابە تۆ عاشقی شتێک ببە کە هەرگیز لە ناو ناچێ عاشقی ڕۆح ببە ئەم ڕۆحە هەمیشە زیندووە هەمیشە هەروەکو خۆی ئەمێنێتەوە ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی مەحویە مەحوی پێشبینی هەبوو بۆ داهاتوو یعنی باز لەوە بکرێت داهاتووی چۆن بینیوە پێشبینیەکانی چۆن ڕوانوێتی لە داهاتوو وەڵاهی مەحوی گومانی تیا نییە طبعاً ئەو من دیوانەکەم لایە خۆشبەختانە ئەم پیاوە یعنی لە زەمانێکە کۆمەڵێک پێشبینی هەبووە یان ئەسڵەن باسی لە دڕندەی و ناشرینی ئینسان کردووە یعنی هەموو جارێ من بیرەکەمەوە لەوەی کە ئەڵێم باشە ئەگەر مەحوی لە ئێستاە بمایە ئەبوایە چی بنووسایە ئەبوایە چی بووتایە یعنی ئەم هەموو ناشرینیەی بەشەر بە شێوەیە کە ئینسان وەکوڵێ خۆی ئەڵێ قەیکردنی سوراحی ئەگەر تێ بگەی دەڵێ دڵ تێکەڵاتنە لەگەڵم خەڵکە تێکەڵی قوڵپە قوڵپی سوراحی ها سوراحی کاتێک کە ئاوەکە ڕۆکەیتە پەرداخێکەوە قوڵپە قوڵپێکیەت ئەڵێ ئەو قوڵپە قوڵپی سوراحیە دڵ تێکەڵاتنی ئێمەیە ڕێک ئەوەمان پێ ئەڵێ ئەو قوڵپە قوڵپی سوراحیە پێمان ئەڵێ بەڕاستی
دڵ تێکەڵاتنە لەگەڵ ئەم خەڵکە تێکەڵی کاتێکە لەگەڵ ئەم خەڵکان نزیگە بیتەوە مامەڵەیان لەگەڵاکە لە خۆت دڵت تێکەڵیە ئەزانی کە بەڕاستی هیچ ئیحساسێکی ئینسانی و وەکوڵەیە ئیمانی و ئیسلامیشیان نییە یعنی نەقدی بە شێوەیەکی گشتی لەو بارەوە شعرێکی هەیە لەبارەی ئەوەی کە جەنابەت فەرمووتی هیچ پێشبینێکی هەبووە طبعا زۆر بەڕاستی شعرێکی بەناوبانگە و شعرێکە ئەتوانم بڵێم پانتاییەکی زۆر گەورەی لە ناو ئەدەبیاتی کوردیە مەسەرەن داگیر کردووە لە زۆر شوێنیش مەسەرەن کراوە بە گۆرانی ئەوەی کاڵێ ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلوق لە دەوری نەعشیا سبحەی دەبینی وەلوەلەی مەخلوق بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان دەبوو قەت بەم حەدە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق دەخاتە فکری ئەهلی معریفەت شێوەی جەجاڵ ئەلحەق دەبینی بەعزە ئەشخاصێ بەدوویە خەرگەلەی مەخلوق وها پڕفیت نەبوو عالم کە ئیبلیسێکی وەک ئیبلیس وها پڕفیت نەبوو عالم کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلوق ئەڵێ دنیا ئەوەنە پیس بووە دنیا ئەوەنە ناشرین بووە کە ئیبلیسێکی وەک ئیبلیس ئیتر شەیتان ئەڵێ هیچ جێیەک نەماوە خۆی تیا بشارێتەوە لە تاو پیسی ئینسانەکان لە تاو پیسی ئەم دنیا و ڕۆژگارەکە بەسەر ئینسانە هاتووە ئەڵێ مەجبور چۆتە کوێ خۆی شارێتەوە چۆتە ناو کڵێشە و کەڵکەڵەی ئینسانەوە لێوە خۆی شاردۆتەوانێ بۆ ئەوەی کە بە دوور بێ لە کۆمەڵێشت ئەڵێ لە پەردەی جیلوەیەک تا ڕوونمایە شۆڕی سەد مەحشەر نیقابلا دەلە و چهرە ببینە وەلوەلەی مەخلوق بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو دەشتن بە خنکان و لە وشکیشە مەلەی مەخلوق لە سوقی دەهردا دووکانی هەر کەس مودەتی عمرە لەمە پێشبینی جوانتری تر ئەبێ چی بێ لە سوقی دەهردا دووکانی هەر کەس مودەتی عمرە گەوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵەی مەخلوق ئەڵێ دوکان و بازاڕی هەر کەسێ لەناو ئەم دنیای وەکوڵێ بێوفایەیە لەناو ئەم دنیا فانیا و کە هەموو شتێتیاچێ ئەڵێ بازاڕی هەر کەسێ لەناو ئەم دنیایە هەر مودەتێک تەمەنی هەیە ئەبینین یعنی ئێستا بە تایبەتی ئەم شتە لە سۆشیال میدیایە زۆر بەدیەکەین لەناو سۆشیال میدیایە کاتێک زانی یەکێک قوتەبێتەوە ئەیتر لەناو هەموو سۆشیال میدیایە هەر ئەم کەسەیە بەڵام عمری بازاڕەکەی کەمە عمری بازاڕەکەی کەمە بۆ لەبەرەوەی کە تەواوی ئەم شتانە ئەم مامەڵەیە کە ئەم ئینسانە ئەیکا و لە لەحزەیەکا و کۆڵی هەڵەتۆقێ و تەواوی سۆشیال میدیاتەنێ کارەکەی گەوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵەی مەخلوق بەڕاستی مامەڵەکەی ئاوای ئەوەنە بۆ کۆڵێ بێقیمەت بۆتەوە بەداخەوە کە گەوهەر چەند گران بەهایە ئامادەیە بە خۆش بێ سپاس بۆ بیلال کەیوانی شارەزا لە ئەدەبیاتی عیرفان سپاس ئەمڕۆ سپاسی مەحوی سپاس بۆ ئێوە بەڵێ پرۆگرامی ئەمڕۆ کۆتاییە تا پرۆگرامێکی تر بە بەرگە و بابەت و تەوەری دیکەوە بەختەوەر بن هەر شاد